یاری پێشکۆتایی جامی هەرێمی کوردستانە و لە دێربی پایتەخت هەندرێن و برایەتی و ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە براوە یاریەکە دەگاتە یاری کۆتایی. سەرەتا یاریەکە بەهێزی بەخۆیەوە بینی و برایەتی فشاری خستە سەر گۆڵ یانەی میواندار تا لە خولەکی چوار و بە ئەسیستی دانا کامەران زیرێک کەیفی گۆڵ یەکەم و پێشکەوتنی سەوز پۆشانی تۆمار کرد. هەندرێن هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە دەست پێ کرد، بەڵام هێرشەکانی کارە نەبوون. لە ناوەڕاستی نیوە یەکەم سۆران عەزیز دەرفەتی گۆڵ یەکسانی بۆ ڕەخسا، بەڵام سوودی لێ وەرنەگرت. برایەتی بەم دوو لێدانەی ئامانج ئەکرەم و دانا کامەران وەڵامی هەندرێنی دایەوە. نیوە یەکەم یاریەکە گۆڵی زیاتری بەخۆیەوە نەبینی و بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی برایەتی بە کۆتا هات. لا نیوەی دوم هەردوویانە بە دوای گۆڵ تۆمارکردندا دەگەڕان و هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لەم هێرشە پێچەوانەیە برایەتی لە گۆڵی دۆم نزیک بوو، بەڵام تۆپ مامەڵەیەکی باشی لەگەڵ نەکرا و بە هەدەردرا. هێمن نازم بەم لێدانە ڕاستەخۆیە هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیدا. ئەحمەد ڕێبواری گۆڵپارێز تۆپەکەی دوورخستەوە. دانا کامەران لەم هێرش هەڵگەڕاوەیە گۆڵپارێزیشی بڕی، بەڵام دەرفەتەکەی لەدەستدا و زوو ئەنجامەکەی بۆ برایەتی یەکلا نەکردەوە. هەندرێن لە کۆتا ساتەکان بەخۆی هاتەوە و بە چەند هێرشێک ویستی ئەنجامەکە یەکسام کاتەوە، بەڵام برایەتی پارێزگاری لە گۆڵەکەی کرد و سەرکەوتنی تۆمار کرد. یارەکە بۆ ئێمە ینی گرنگێکی زۆر تایبەتی خۆی بە چونکە ئێمە خولی کوردستان تازە بڵێتونەڵی لەوانێ هەر لە ناو ڕاستی ڕێزبەندێکە بمێنیتەوە، بەڵام جامی کوردستان ئەتوانم بڵێم دەستکەوتێکی باشە بۆ ینی برایەتی، چونکە ساڵی پاریش لە پێش نیایکرانە دەرەوە. سوپاس بەخوا ئەمڕۆ گەیشتینە یاری کۆتایی بۆ پێکاتە لاوە یانی برایەتی ئەتوانێت ئاستێکی زۆر زۆر بەرز پێشکەش بکە. بەهۆی ئەوەی کە چەندین یاریزانی گەوری لایەنەکەمان ڕۆیشتون و جێگەشیان پڕ نەکراوەتەوە، من بە دووجار بەدەستکەوت ێزانم هەم بۆ لاوەکانمان هەم بۆ یانی برایەتی. بەڕاستی دەتانم بڵێم لە سەرەتای یاریەکەەوە ئەمە بە ئیهمالی تۆپانیان نەکرد، حسابمە لە بۆ فەریق برایەتی نەکرد، چونکە لە خولی کوردستان یاری چوون و هاتن لە یانی برایەتیمان بردبووە، ئەو بۆ خەمساردی یاریزانەکان نەمانتوانی مۆفەق بین یارەکان بردو پیرۆزیان بی. بەمەنجامە یانەی برایەتی گەیشتە یاری کۆتایی جامی کوردستان و 26 ئەم مانگە ڕوبەڕووی نەورۆز دەبێتەوە. هەندرێنیش سوودی لە خاک و هاندەرانی وەرنەگرت و لە جام چووە دەرەوە. برایەتی با پێکاتە لاوەکەی توانی بگاتە یاری کۆتایی جامی کوردستان و لە هەندرێن بباتەوە. هەندرێن بە هەفتەیەک لە نازناوی خولی نایبی کوردستان دوورکەوتەوە و جامی کوردستانیشی لەدەستدا. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام هەولێر.